جەحفەر محەممەد نژاد شوفێرێکی ڕۆژهەڵاتی کوردستانە. ماوەی 20 ڕۆژە لە ڕێگایە بارێکی ترانزیتی بار کردووە. بەهۆی داخستنی ڕێگای بالیسان لە بەردەم ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان ڕێگای لێگیراوە و ناتوانێ بگەڕێتەوە ئێران. ناز گرفتارم نتوانم بچمە وڵاتێ خۆ لاوڕیەوانە هەموو گرێدانە خراببوونە جی ئەو ڕێکاتیە گرتنی ئەس برداتم ئەس گەلێکی عەزیەت بووم گەلێکی گرفتار بووم داخوازیە ماوەیەکی مەسئولێ وێنێ هەرکی هەیە پرسیارێ وێ ڕیێ بکە وێ جاتێ بکە دلێم دخوازە ئەس ڤردا ژی وارم هەرم وەلی متەسفانە ئەوە ڕێکۆنا گەلێکی عەزیەت کرد دها آخرین بارە من ئەس وێ ڕێ تێم ژی ئەڤەلین بارە منە چما گەلێکی عەزیەتە دها نه تەنها ڕانندەی ترانزیتی ئەم 400 ماشین ئیرانینە لە دوی وا وێرێ گرفتارن. بۆ ڕۆژی دووەم دانیشتوانی ناحیەی بالیسان ڕێگای بازرگایی نێوان هەردوو پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێریان داخستووە. بڕیاریان داوە تا پرۆژەی ڕێگای ناحیەکەیان دەست پێ نەکاتەوە ڕێگاکە ناکەنەوە. پارە تەخسیسکرا کۆمپانیا هەچەڵادەی کارەکانی کرد ڕێگاکەی هەموو خەندیە بەڵام دوای ئەوە کارەکە ڕاوەستا ئەمە بە دووداسونمان بۆ کردو لەگەڵ کۆمپانیا ئەوان قسەمان کرد وتیان پارە نیە لە باقی منارە لە هەولێر کۆمپانیاکە دوێنێ ئاخرش کە چۆتەوە بابرێن بانق و مڕازات حکوومەتی کردوەوە گوتیانە پارەمانی و سیولێنی ناتوانین پارەتان بدەینێ بۆیە کارەکە ڕابگرن کارەکە بە تەواوی ڕاوەستایە. شەقامی سەرەکی دۆڵی باریسانی ناکرێتەوە حتا ئەو کاتەی دەست بە قیرتاوکردن و فەرشکردنی نەکرێت. ئەنێ ترسەمە گەشتینە و قەنەعاتین ئەڵێ نەگە هەرلوون نەکەن یاڵە مشکل لەمانە بە ڕێگەی بازرگانیش نەبی لە مەنتیقەی بەهر نەکرێت تەواو یعنی ئەوە حتمیە ئەو مەسەلە بڕیارێکی ئێکلاکەرەوەی کە شەقامەکە ناکرێتەوە بەی شێوەشی. ئێمە وەکو خۆپشاندەران و نوێنەری خۆپشاندەران بە هەنزەت نینێ لە حکوومەت و لەلایەنی پەیوەندیدار بەڵام لێ نامانەوە گوێیان لێ ڕابگرین و لە گەریان دانیشین چەندین جار بەڵێنیان پێداینە تا ئێستا بەڵێنەکانیان نەگەیانتە سەری یعنی ئێمە لۆ ئێستا بێ لێرانە بە بەلاش جێلی ڕابگرین و جێ لە وعدی درۆ بگرین ماوەی پێنج مانگە ئەو ئیشە ڕاگیرەیە. ماوەی 2 ڕۆژە ئەو ڕێگا سەرچێ بازرگانیە داخراوە بە درێژایی چەندان کیلۆمەتر بە سەدان ئۆتۆمبیل لە هەردوو ئاراستە وەستاون. تا ئێستا هیچ بەرپرسێکی حکومی سەردانی نەکردوونە و بەدەم داواکاریەکانی دانیشتوانی ناحیەی بالیسانەوە نەچوونە. داخستنی ڕێگای بالیسان وەک دوا ڕێگای بازرگانی نێوان پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی دوای ڕێگاکانی کۆیە و سماقولی و هیران و نازەنین تەواوی جموجۆڵی بازرگانی لە نێوان پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی پچڕاندووە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناحیەی بالیسان.